لەم ڕۆژانەدا ساڵێک بەسەر سەرهەڵدانی پەتای ڤایرۆسی کۆرۆنای نوێ کۆڤید 19دا تێدەپەڕێت کە لە شاری ووهان سەر بە ویلایەتی هۆبی ڕۆژهەڵاتی چین بە گومانی نەخۆشی شاراوەی هەناسەدان دەرکەوت. پەتاکە بە خێرایی بە سەرانسەری جیهاندا تەشەنەی سندوو بۆ هۆی پەکخستنی ئابووری و ڕاگەیاندنی قەدەغەی هاتچۆ و تا ئەمڕۆ گیانەدەستدانی زیاتر لە 1,343,000 کەسی لێکەوتۆتەوە. لەو ماوەیەدا مرۆڤایەتی چەندین ڕێکاری گرتەبەر وەک پەیڕەوکردنی دوورەپەرێزی کۆمەڵایەتی، خوێندنی ئۆنلاین، ڕاگەیاندنی قەدەغەی هاتوچۆ، داخستنی بە کۆمەڵی کارگە و شوێنکارەکان بۆ ماوەیەکی زۆر و قەدەغەکردنی چالاکیە کۆمەڵایەتەکان. ئێستاش پەتاکە بە شێوەیە کاریگەری کردوتە سەر ژیانی ملیۆنەها کەس لە سەرانسەری جیهاندا کە شێوازێکی جیاوازی ژیانی هێناوەتە ئاراوە. لەگەڵەوەی پەتاکە هەڕەشە لە تەندروستی مرۆڤ دەکات. سەرهەڵدانی شەپۆلی دووەمی لە وەرزی زستاندا دەستەواژەکانی دەمامک، دوورەپەرێزی کۆمەڵایەتی و پاک و خاوێنی کردوتە بەشێکی دانەبڕاوی ژیانی ڕۆژانە. بەڵاوبوونەوەی ڤایرۆسەکە لە نزیکەی 200 وڵات و هەرێمدا بۆتە هۆی ئەوەی ببێتە پەتایەکی جیهانی و لەو ڕۆژەوەی سەری هەڵداوە تا ئێستا زیاتر لە 55,943 کەس توش بوون و زیاتر لە 1,343 کەسیش بەهۆیەوە گیانیان لەدەستداوە. ڕاگەیاندنی ڤایرۆسەکە لەلایەن ڕێکخراوی تەندروستی جیهانیەوە هاوکات بوو لەگەڵ جەژنی بەهار لە چین کە گەشتکردن تێیدا دەگاتە لووتکە بە تایبەتی لە ناوخۆی وڵاتدا. ساڵانە لەو جەژنەدا نزیکەی 3 ملیار گەشت لە ڕێگەی وشکانی دەریا و ئاسمانەوە ئەنجامەدرێت. دوای سەرهەڵدانی ڤایرۆسەکە لە حەڤەی تشینی دووەمدا ڕێکخراوی تەندروستی جیهانی ڤایرۆسی کۆرۆنای نوێی بە پەتای جیهانی ناساند و لەو ماوەیەشدا تا 11 ئادار واتە لە ماوەی نزیکەی 3 مانگدا پەتاکە بە ژمارەیەکی زۆر وڵاتدا بڵاو بوویەوە. دواتر دۆناڵد ترەمپ سەرۆکی ئەمریکا ڤایرۆسی کۆرۆنای نوێی بە ڤایرۆسی چین ناوزەند کرد. بەوەش بوارێکی دیکەی گرژی لە نێوان چین و ئەمریکا دروست بوو. حکوومەتی چینیش داوای لە حکوومەتی ئەمریکا کرد پەتاکە بە سیاسی نەکات. لەگەڵ بڵاوبوونەوەی کۆرۆنا بە وڵاتانی جیهاندا ئەم ڤایرۆسە بووە ڕۆژەفی گەرمی جیهان و هەموو وڵاتان هەوڵەکانیان بۆ کۆنتڕۆڵکردنی پەتاکە و ڕێگری لە تەشەنەکردنی خستەگەڕ. زۆرێک لە وڵاتانی جیهانیش دەستیان بە لێکۆڵینەوە و گەڕان بە دوای ڤاکسیندا کرد. ئێستاش دوای ساڵێک لە سەرهەڵدانی پەتای ڤایرۆسی کۆرۆنا بە گوێرەی ئامارەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی لە 12 تشینی دووەمی ئەم ساڵەوە لە سەرتاسەری جیهاندا 48 ڤاکسین دژ بە کۆرۆنا لەسەر مرۆڤ تاقی کراونەتەوە و 164 ڤاکسینی دیکەش هێشتا لە قۆناغی تاقیگەدان. لەو 48 ڤاکسینەی لەسەر مرۆڤ تاقی کراونەتەوە 21یان لە قۆناغی یەکەم، 16یان لە قۆناغی دووەم و 11یان لە قۆناغی سێیەمدا بوون. ئەو ڤاکسینانەشی کە تا ئێستا گەیشتوونەتە قۆناغی سێیەم 4یان دروستکراوی ئەمریکان، 4یان دروستکراوی چین، یەکێکیان دروستکراوی بەریتانیا و یەکێکیان دروستکراوی هیندستان و یەکێکی دیکەیان دروستکراوی ڕووسیان.